بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و ئەمجارە هاتمەوە خزمەت ئێوەی خۆشەویست بۆ تۆمارکردن و پیشاندانی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی ئاوادان بێ. خۆشەویستانم ئەمجارە هاتووینە دەڤەری ڕانیە. لەوێ جێگەیەک هەیە پێڵێن دۆڵی شاورێ. ئەم دۆڵە دۆڵێکی زۆر خۆشە، دۆڵێکی ئاوەدان ماشەڵڵا دۆڵێکی پڕفەڕ و بەڕێکەت یاڕەبی خوای گەورە ئاوەدانی کە. ئەم جاریان لەم دۆڵی شاورەیە هاتوونە گوندی بەردانگە. بەڵە خۆشەویستان ئێوە ینی ئەبینن کە باینجان بە عورف هەر ڕەشە، ینی زۆرینەی کات باسی باینجانی ڕەشەکەین. ئەو باینجانی ڕەش ئەمەش باینجانێکی تر هەیە باینجانی سەوز تەسەوەر مەکرەوە دوای ڕەش بێ بەبەست کوتان نە ڕەش نابێ. ئەمەیان جوانە زۆر جوانە ئەم باینجانە سپیە. کاگومێت خواخەوەت ماندوو نەبی بەم بەیانێ زوو هاتوویتە ناو زەرعاتی بەڵێ وەڵڵا لە سعات پێنجی بەیانی و هاتووە یاخوا لەش ساغ بێ. کاگومێت بۆ سەحەتی خۆشت خۆش هاو کە باینیان زوو دێ ئەگەدەی زۆر خۆشە ئەو جار زڕعات تا هەموو چێژەشی هەیە گەدەی هەرچ مشکلێکی هەتبی ینی دڵت خۆشە لە ناو زڕعات لەبیر دەچێتەوە بە تایبەتی مەشغوڵە بی لەگەڵ ئەو زڕعاتی. باشە کاگومێت ئەمە تۆ چیت کردووە؟ ئەمنن لێرانە باینجانم کردووە باینجانی خۆماڵی بیبەری شیرنم کردووە لەگەڵ بیبەری تیش ئەو ساڵ ئەو سێشتانم کردووە هەنزیر و هەنار و شتانەشم هەیە. باشە تۆ بۆمان باسی ئەم باینجانە بکە قەیناکەمە باینجانی ڕەشەوە ئەوەمان بینیوە ئەو ڕەشە هەیە ئەو کاڵەش زۆر تایبەت مشتری خۆم هێنا ئەوانە هەر ڕەنگەکەی وەیە باینجانی سپیش ئەمن لە مێژە ئەیکەم 10 ساڵ دەبی دەیکەم ئەوە هەر ئەوە سپیە و سپیەکەشی زۆر شیرنە یعنی لەوانەی دیکە شیرینترا بە تایبەتی مشتری تایبەت منە لە بۆ ئەوانە. باشە کاکومێت تۆ ئەوەکو بزانی ئەمە گەرەساوە بیکەیتە چێش تۆ زۆر جوان نییە ئەوەکەم بۆ چێش نابێ ئەمە قوربان بۆ چێشش دەبێ بۆ سوورکردنەوەی بەجیاش زۆر مشتریم هەنەزان نەزانم لە چ وڵاتێکێکری ئەو تۆ تقریبی 19 ساڵە لێرە پێیا بووە ئەوەلی نەبوو ئەولی بەس ئەو ڕەشیان هەبوو زیاتر. ئێستا خەڵک زیاتر ئەوەش دەکڕی و مشتری تایبەتشم هەنە لە بۆ ئەوەی بە تایبەتی زۆر مشتریم دێنەوە لە ئەوروپای لە وڵاتانە لەوێیان زۆر دیوە دێنەکن و ئەیبن. باشە جگە لە باینجانەکە وتە چی ترشم کردووە؟ بیبەری شیرنیشم کردیا بیبەری تیشم هەیە بیبەری تیژیش بیبەری تیشم لێوەیە هەردوو نەوە بیبەرەکانم هێنا. ئەرستان بۆ چ شتێک زۆر گونجاوە بۆ زراعەت؟ ئێرە زیاتر لە بۆ تەماتە باینجان بیبەری شیرن بیبەری تیش پیوازی خۆماڵی ئەو شتانەی زۆر بە تایبەتی من ئەو شتانە هەموو یاکەم. باشە ئێمە زۆر جارکە لەناو بازانی ڕانیا بینین ئەڵێن لای سید عەلی ئەوانە نییە لای خستخانەی بە تایبەتی ئەگەر دێ بازارێک دروست بوون عن لە بازاری خوارەش و لە بازارێک قستخانەش بە تایبەتی ئەڵێن شتی دۆڵێ شتی دۆڵی خۆماڵی ئەو شتی خۆماڵی کاکە ئەو شتی دۆڵی خۆماڵی ببێ ئەوە یەکعنی دەرمانێکی لێ بدرێیان مهمە بزانم شتەکانی دەرمانێر ئەمە کیمیایەکی کەم ماڵێ بەکارینەیە دەرمانی زۆر بەکەم بەکاردێن کیمیایی مەبەستت هینە مەبەست ئەو پێیتی پێڵێن سیاها هەر کەس بەڵە کۆد و ئەو باش ئەو سەرەتا یەکەم جارەگەوێ ڕاگە ئەو کاتی لێدەی بۆی قوتی بکە. باشە ئەی زبڵە حیوانی بۆ بەکارنایەنن
زبڵیش وەڵا بەکاردێنین بەس ئەمە زۆر بەکەمی زبڵم مەجالم نەبوو زبڵ بینم دەنا زبڵیش زۆر ئەوەیە زبڵ لە هەموو شتەکان باشترە ئەی کاگومێت بۆ درەختی لێرە بۆچی باشە لێرە لە بۆ هەناری ترێی هەنجیری ئەو شتانە زۆر باشە زۆر باشە ئەرێ وەڵا دۆڵێ هاوینان فێنکە هاوینان فێنکە لە خۆی بەزیاد فێنکە ئەرێ وەڵا خی گەورە لەشە ساکە خاوێنە و زیاتر ئاوکەشی هەموو بیرە و جۆگایە و هەموو سەر و چاوەکانیە و باشە ئەم ئاوە گەربێتە خوارە لە گوڵانی ئەوانەوە دێتە خوارێ هەمووی لە گوڵانەوە لە بن ئەو شاخەیەوە گەدێ بە تایبەتی دستانانە و ڕووباری عنی کەس ناوێری تەماشایکە ئەوەندە زۆر لێگە بارانە باری ئەی تۆ ئێستا لێرە بیر لێەوە بەڵێم بیرم هەیە لێرە بیر بە چەندێکە گاتە ئەو وڵی لێرە بە شوێن هەڵکەوتیە شوێن هەیە تا لە 30 متر یەگاتێ شوێن هەیە لە 100 متر یەگاتێ بە شوێن هەڵکەوتی ئاوی بنژێر زەویش دەمارە ڕاستەوە بە شوێن هەڵکەوتووە لەشە ساخ بێ سپاسانەکەم خی گەورە بەرەکە داری ئایشەڵا بۆ زۆر خۆشە ئەوها تۆ حتممە ماڵیش لێرە نییە ئەمن ماڵم لە ڕانەیە بەڵام لێرە ژۆ خان و ماڵ شتیاتی گە دێم لێرە شامینمەوە و لێش ڕادێم زارێ دێم لێرە دوو ڕۆژانە مینمەوە لەشە ساغ بێ لەشە ساغ بێ خی گەورە بەرەکە داری ئایشەڵا بێ کاکەڵا ئیدەکوی باشی بۆ لە پێدەکەنی کاکەیات ماڵتان لێرە یا لە شارین ئێمە لە شارین باز ڕۆژانە دەین بۆ خۆماشتی دەرین لێرە شتمان کردووە ئافرین کەواتە بەخێرەوە لە شاری سلامەتی سواس چۆنە بانیان زوو حەزەکەی هەڵسی وەڵی ڕۆژێگە پێم بکرێتن و ڕۆژێکەگەر پێشم نەکرێ زوو هەڵدەستم ئێستا ئەم بانە کەی هاتی بۆ بەردەنگەی وڵا سعات 5 سعات 5 ماشاءله ئەی ئێستا تۆ بێ لێرە چ دەکەی وڵی یارمەتی باب بدە یاد حوزێکی زۆر خۆشتانەیە بە قورئان منیش حەزم لێ بوو ئەوە بوو من ئەوە منش گوتم بیاد بیشۆن با پاک بێ باشە وڵای ئێستاها گەرمەیە قەوزەی زۆر دروست دەکە خوا حیفێسە ئاویتیانیەگە نە بە خۆمان مەلەمانەکە وڵای منش دەیکەم بەزان ئێستا بەرزڕحاتی دەدێرین بەتاڵمان کردووە باشە یاد تۆ مەلە ێزانی بەڵێ لێرە فێر بووی بەڵێ وەمزانی لە ئاوی قولەی فێر بووی یاد ئەی چیتە مەکتەبێ وەنیە بەڵێ الحەمدوللا پیاوێکە بۆ خۆی قابلە نەچ دەبێتە مەکتەبێ لە پۆلی چەندی نۆمەوەڵە زیرەک دیاری هەر نازانم ینی من بۆ چوونەکەی من وایە هیوادارم هەڵە نەبم نەخوای بەزێت باش لە چ مەکتەبێکی وڵی لە مەکتەبی ڕێزێنێ بووم ئەو ساڵیش دەرچووماتومەتە دۆڵە مێدێری السلام عليكم مامتا عليكم السلام ورحمة الله بخير والله من باس هذا سيرك أما بكم مالي عفوا مامتا نشم كرد مامتا مالي تو أم هنا نتبوها الشاشة أم تماتنا والله أفتماتنا أو خدمتك زوري شم كردنا وكيد دنا يكنا كركة نازل من خوشيان هي كل كاش دن بالله كل كاش دن بس نايكنا كركة زي خوش كده بيكون تو بلاي ختاتو كينه به نه والله ما مستورن خوتو عيلنا خوشيه خرده بيتوا بيشتر خرده بنو يالدا زورين ودا استا تازه خليكم بجنو تازه جيونو ولا تازه فري مناخو اولو برش هسلم كرد بلي بيتش علتي انا بعله بلي خوشيه خوشيه بلي والله اذا سيسوا زارش تلماني شملي داون بس
هیچ تەسیری نەبوو ئێستا تۆ بۆ چێ چێڵایەوە وڵی ئەوە بە تەمام ئەوە هەندێک سەوزەم کرد و سەوزەکەتە خەریکە پیر دەبێ و بەسەر دەچێت دەڵم دووبارە نوێکەمەوە باشە بۆ ئێستا بۆ سەوزەی بکە ئێستا بەکەڵک دێ ئەسا عیبی نییە بۆ تەڕەتیزە شتیوا کێشەی نییە ئەوە تەڕەتیزە و زەرجیل و تەرتیزە ئێرانی شێ و خۆی دیکە شێەوە ناوێنی ناوەوە ئێرانیەوەی خۆماڵی و زەرجیلەوانە بۆوانە عیبی نییە ئەم دێراوانش ئەوانە تورن تورن بەڵێ ئەو تورن ئەمە تورە سوورە وردەکەی ناوەڵات تورە سوورە دەکەین تورە سوورە گەورەکەیە ئەمە تورەکە ئەوەی تارن تیژە بەڵێ ئارێوڵەوە دەست خۆش ئەوە لەوای گەورەکەنە بڵێ ئەی هەموو جارێ لە ڕانەی لە بازار هاوارەکە سەوزەی دۆڵە سەوزەی دۆڵە بەڵێ وڵات سەوزەی دۆڵە تۆ پێم بڵێ سەوزەی دۆڵی ئێرەیە بەڵێ سەوزەی دۆڵێ زۆر بەناو بانگە خەڵکی ێرەکانە خەڵکی زۆری سەوزەی دەکا باشە ینی بۆی بەڵام لە شوێنی دیکەش خەڵکی دیکەش بە سەوزەی دۆڵی دەیفرۆشی واتە باشە خوار بەهۆی ئەوە شۆ ڕست بەڵێ بەڵێ ئەچۆمبی لە یەک شت هەیە بەڵێ سەوزەی دۆڵە من نەزانم ئاوەکەی پاکە چی ڕووبارەکە چی ئەو بیرانەی هەڵتا بەڵێ ڕاستەوە بەس کێشەکە وەیە لە شوێنی کە بە ئاوی پیس بیکەن و بە ناوی دۆڵەوە بیفرۆشن بە قورعانجا ئەوەشە هەیە مامۆستا گوێ لێ لە شوێنی کە بڵێن بۆی هەیە بە ئاوی زێرابی بیکەن بە ئاوی دیکە بیکەنی خاوێن نەبێ دەڵم وڵاو سەوزەی دۆڵەیە کابرا نازانێت خۆی کڕیارەکە هەدەزانێت دڵی دۆڵێ سیقەی هەیە دەیکڕێ مام تۆ بەدایمی لێرە وەنیا ئارە لە ماڵمری بە ماڵی دایمی دەمەیە ئارە بەرە محفوظ باس دەکەم ئەی بەچێ سەرقاڵی والله جا دەگەڵ باخچە و ئەو دیکە ئەو شتانە وڵسات و ئەو شتانەمان هەن ئێ باشە ئەنیکەواتە شتێ ئاژەڵداری شەکەن بەڵێ بڵێ ئامانگە شمان هەیە شتێکی باشە بەس بانگا بەس بەیانیشی نەکەم بینی بڵێ جەڵە بە حیوانەکەم بینی لێرەکە ماڵێک حیوانی هەیە و ماڵە لێرەکە پشت ماڵی مەیە هەندێک حیوانی لەوانێ سەرێکی هەبێ هەرەوە حیوانی ماوە لێرەکە ئەی خۆی بەڕاستی بەردانگە بڵاو بەردانگە من بۆم دەرنەکەوت لە چوە دەست پێکا و لە چوە وڵی گوێ لێ بەردانگە لە جانی شوێنێکی دیارە لەو مەتیقی پێ کەرلادەی کۆسپۆی ئیسماعیلاغی پێ دەڵێن خۆی دارەبەنی شەر بەردانگەیە دارەبەنی شەر بەردانگەیە لە وانێکدا بەڵام لە دارەبەنە بۆ سەر بەردانگە هەمووی بەردانگەی دارەبەنی شەر بەردانگەیە بخۆی هەر لەسەر بەردانگەی بەڵام ئێستا ناوێنین ئەوێ دارەبەنە ئێرە بەردانگە تقریبا سوودەکەوتە لەو مەتیخان دەپسڕێتەوە تاوێ دارەبەنەوەن لێوێش بەردا هاتا دەگاتە سەری ئەوە بەردانگەیە چەند ماڵە بێ ئێستا وڵای بەردانگە زۆرە بەس هەمووی لێرەکانە نینە بەشی زۆری خەڵ لە شاریە لەوانە ئێستا ڕانیە وڵا ڕسەرکانی شەنە ڕانی شەنە بەڵام بەش زۆری خەڵ لە ڕانیە لەخۆ بەردانگە وڵ ئێستا لەوانە نزیکەی گەرە کۆی گشتی حساب بکەیت لەوانێ 150 ماڵ هەدی 170 ماڵ ئەی بەدایمی چەند ماڵی وڵا بەدایمی لێرەکانە 45 ئەوە لەو دەوری 40 گوتت باخداری و زرعات و بڵێ ئاژەڵداری بڵێ ئەوانە دەکەن بڵێ ئەوانە خەڵک سەرگەر من باوانەوە بڵێ ئەرێوڵە دەخوای گەورە مەحفوظتان کە ئەی چۆنە خەڵکی لەگەڵ تەبایە و لە خۆی بەزیادێ لەگەڵ خزمەتی و سلیبینە لە خۆی بەزیاد بێ خەڵک تەبا و ڕووبای دەگەڵ کێشیان ئەی لەگەڵ ئەم دیانەی دراوسێ لەوێش عیبمانە هەمومان دۆستایەتی و ئاشنایەتی ئێستاوە لە خوارێ ێزانینەوە دارەبەنە ئەوە بۆ سەرێک شوێ ئەوە بۆ سەرێ ناوە زیینانە ئەوە بێردبیە ئەوەی و دۆڵایی بێردبی ئەوە سەرێ هاوە شینایەکەی دیارە ئەوە بێردبیە زۆر لێک دوور نین ناوە زیینان هەروە لێوێ شەکەڵەیە ئەوجان مێدێریە گوڵانە ئەوانە بەو دیویدا گوێشکەلانە پاشتەلانە سلام علیکم كما خير ما مصا سپاس دەکەم بازیاستی چۆنی شکر باشی بخوا بخير سرتاو شوني باشي والله الحمد ممنونين سپاس دەکەین با لە سەرتا لەوە بپرسم بزانم کەی هەستاوی والله بياني ساعات 4 و 5 ئەوەنە بەڵێ هەموو ڕۆژێوا هەڵەستنیە هەڵستم باشە لادێ الحەمدولله ئینسانەگەر هین بێت لەشی ساغە لە لادێ ئەوش بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە بانیان زوو هەڵەستێ و ئەو هەوا پاک و ماشەڵڵا ئەو بانیان زوو بە تایبەتی هەوایەکی زۆر پاک و خۆشی هەیە ئەی هەڵەستن بەچیەوە مەشغوڵە بن وڵا بە ماڵیاتەوە مانگەشتمان هەیە هەستن دەی دەشتمو بەڕێ دەکەم بۆ چۆلی و دەڕوا بۆ مانگا ئێستا بڵێن زاوە گوێرەکە شتی هەیە یا بەڵێ هەرێوڵا زاو جۆرەکە هەیە باشە ئەی شیرەکەی چ لێ دەکەن
عشیرەکەی بۆ خۆمان و ئێ بە مسلمانان دەدەین و ئەیرە خۆمان زیاد دەیبێنێ بازاڕی و زۆر باشە ینی مە بەسم وایە بەس تەنایکەن بە ماست بەڵێ وڵا دەیکەن بە پەنیر و دەیکەین بە ڕون و شیرێژ و ئەوانە باشە لە هەندێک شوێن باسی پەنیری مەیراکەن پەنیری مەیرە ئیچێستانەیە یا هەموو کات ئیچێستان بەڵێ کوێستانەوە وازان ئەوە بێ بە شیری مەڕان بێ بە شیری مەڕ و بزن و بە شیری مانگانە ڕاستە بەڵێ باشە تۆ پێم بڵێ جگە لە ماڵیاتی جگە لە مانگاوینەکە چیترتان هەیە وڵا قەلمان هەیە مریشکمان هەیە و قازمان هەیە و ئەومان هەیە وەڵی دەستان خۆش بە چووکە لە لادێ ئەوانە نەبێ وەڵی وەکوە لە شارە بژی وڵاوایە دەبی لە لادێ شتانەتە بێ سەوزە شتمان هەیە و میوەمان هەیە و تەماتۆ شتمان هەیە خێرمان هەیە و ئەشتانەمان هەیە تۆ پێم لە بزانام تۆش زۆر دڵت بە لادێ خۆشە بە گوندەکەی خۆشە بەڵێرێ وڵات دڵم زۆر پێ خۆشە ئەمە قەت نەچوونە شاری هەر لێرەین باشە ئێساگەر کوڕێکت لە شاری بێ مەسەرم چیتە شاری چەند تەحملەکەی لە شار وڵا بە پەلەم تا دێمەوە وڵا بە پەلەمە کوڕیشم لە شاریە ڕاستەخوای گەورە سەلامەتان کە یاخوا گرنگەوەیە ئەی بابزانم یەکتەنی هەر بۆ خۆتی یا کەبانووی تر لەگەڵایە کچێکم لەگەڵایە بەڵێ تەوانەوەش ئاسان کاریە گەنا بەخوا بە یەکتەنی ڕەنگە بۆ ناکرێ ناڵە زەحمەتە حتمما بۆ زرعات وشتی هەر خەریکە بی دایم خەریکم هەموو بەیانیان دەبێ منیوێ من سێرم کرد ماشەڵڵا هەر چڵەجیاک لە شوێنێک ڕابێ بۆ بژاری یەکسەر هەڵێخەنی یاڕەبی لەشە ساغ بێ بەڕاستی ئێوە چاگەکەن ینی تۆ لە لادێبی وڵا پێویستت بەوەیە سەر حیوانێکت هەبێ مانگایەکت هەبێ جا بەڵاستی لادێژ ینی مریشک و توزانم ئەم کولانەی چاکشتان حتمما بۆ کردو بەڵێ وڵا کولانی چاکیشمان بۆ کردوونە یاڕەبی لەشتان ساغ بێ خی گەورە بەرەکەت داری کا بۆتانی شاءله لەشتان ساغ بێ انشاءله سەلامەت دنیا دەست خۆش بێ دەست خۆش بێ خۆشەویستان تۆ سەیری شوێنەواری قەدیمەکانمان کە ئێستا ئەم چەپەرە کە لە هەندێک شوێن پێڵن تەیمان ئێستا ئەمە چەپەرە ئەم چەپەرە توانەمە پێچە لە داری بی دروست کرابێ ببورن لە تو دروست کراوە دارەکە داری تووە واتە توش گونجاو بۆ دروستکردنی چەپەر ئەم چەپەرە ئاو بەم شێوەیە ئەم دارانیان سەرەتا ڕایال کردووە و دوایی بەم شێوەیە ئەم دیواودیویان کردووە ئەم چەپەریان لێ دروست کردووە ئەم چەپەرە بە دوو شێوە بەکارێت یەکیشان ئاوا ئەم جۆرە شوێنانەی پێگرن ینی سەرەوە و کۆڵەکانە چەقێنراون دوای ئەم چەپەرە بە هەر چواردەوری پێگرن ئەمە جۆرێکیان بۆ ئەوەی چواردەوری ژوورێکی پێبگرینیان ژوورێک لە ژوورێکی تری جاکەنەوە ئەمە ئێستا کە ئەمان جا کردوەوە وەختی خۆی پێچێ مانگاوشتەکانیان لێرە بوو بێ گۆلکوشتەکانیشان لێرە داکردووە یاخود لێرە بەستۆتەوە و ئەمە شوێنی گۆلکەکان بووە لە هەندێک شوێنی ترژ ئەگەر حیوانی ورتە بێ مەڕووبزنەکان بەجیا و کاری لەو بەرخەکانیشان کردوێتە نە ئەم چەپەرە ئەم چەپەرە جۆرێکی تریشی هەیە هەر بۆ پەرژین بەکارێن دەبا بزانم ئەگەر لێ بێ لەم ناوە ئەمە جۆرێکی ترە لێرە تامان ئەوەش هەروایە وەکو ئەمەیە ئەمە چۆنەڵێ بەس سۆزە گەورەتر و ئەوەترە بۆ پەرژین ینی چۆنەڵێ پەرژینی ماڵەڵێ پەرژینی باخەڵی حەوشە بە تایبەتی بەم چەپەرە جیان کردوێتەوە ڕەحمەتی خوا لە پێشینانمان بێ کە زۆر جوان هەڵیان کردووە لەگەڵ سروشتەکەی خۆیان و ئەو شتانیان بەکارهێناوەتەوە جارێککە کە لە سروشتی خۆیان نزیکە چەپەر زۆر زۆر جوانترە لە بلۆک بەڵە خۆشەویستان هەر گەڕاین لە ناو گوندی بەردانگایە من زۆر بەدوای ئەوەی کە مەسەلەن ئەزمموی هەیە و چەپەری دروست کردووە ئەمگو بەشکم ئینشاڵایە چێ بدۆزمەوە کە ئەزمموی لەگەڵ چەپەر دروستکردنا هەبێ ئەخری هاتیینە لای مامحاجی مامحاجی سەلام عەلەیکوم. وعەلەیکوم السەلام وەرەحمەتوڵڵاه. جەنابەت وەستای چەپەرانیشی ئەرێ وەڵڵی چەپەرم زۆرە دروستکردنیە ئێستا ئەم چەپەرە بەدەستی تۆ دروست کراوە ئەرێ وەڵڵا دەوانێ 50 چەپەریشم دروست کرد ئەوە
باشە ئەم چەپەرە لە چ دارێک دروست کراوە والله ئەو دارە ئەوەی ڕایاڵەکانی ئەوە ڕایاڵەکەی قیسپە ئەو قیسپانە ئەوانەکە هەموو وانەکەنە تووە توشڵە تووشڵە والله توشڵێ ئەی ئەمەی کە تێوە داوە تەیمانەکەی والله ئەویش حینیشتە هەر توشڵێویش ما گەورەتر لێوی باشە ئێستا ئەمە سنجی هەیە ناوەڵا خۆ لە چەند خۆە ئێستا حالیان ئەمە دەرگایە ئەوکی دەرگێەوە ئەوە دەرگایە ئەی باشە با بێنینە ئێرە ئەمە چەپەرێک بەڵێ باشە چەپەر ئێوە بۆ زۆردی بۆچی بەکاری دێنن والله چەپەر لە بۆ حیوانی پێ وانەکەین چواردەوری هینەکەن کۆزێک وەکو حوشەیەک دروستەکەین کۆز وەکەنی وانەی حیوانان باشە هینیشە بێ جاری وایە لە هەندێک شەوەکو پەرژینیش بەکاری دێن بەڵێ پەرژین وەکی پەرژینی پەرژینیشە دەتۆ مام حاجیبا چێنە لە ئەو چەپەرە خڕە ئەو خڕی ئەوە هەوەی گۆری ئێم گۆ ئەم گۆ دەوەرە با بچینە ئێرە مام حاجی ئەمە شەر تۆ دروست کردووە ئاوەڵ ئەوەژەم و لەوانەی کوردگەشت باشە ئەم چەپەرە بۆ خڕە هەر چواردە والله ئەوە لە بۆ هەندێ ئەمە لە بۆ بەڕوان تێکردن تا ئەو بڕوانان لێرەنا بەو لە نەڕون و بەڵام نەبن و حتا جستانی سرجستاننا جا بەڕون هەگینەدا ینی بەڕوو ئەوەندە هەیە پڕی ئەم چەپەرە خۆڕێ پڕ زیاتی شەو لەوانێت تەریس لەسەر ئێرەدانا زیاتر باشە بەس مام حاجی ئەو بەڕووتان بۆچی بەکارێنە والله بۆ بزنی وەکو ئاڵف و ئالیک و ئەوانە لە جۆی چاترەوە جا بەڕوو بزن بەڕوو بخوا دەنا لە جۆ ماشەڵا قەڵۆ زۆر وەک کردونە ڕاستە ئەی ئێستا ئەم چەپەرە بۆ هیچ بەکار نایێنی الآن نەوەڵە ئەمە نایە الآن بەڕوونینە هەموو دەمێنینە بەڕوون نین والله بین ساڵە وایە ساڵی وە نییە باشە مام حاجی بە پێوەی کە تۆ خەریکی چەپەر دروستکردن بووی دیارە ئاژەڵداریت کردووە زۆر وڵی حیوان هەموو دەمێ هەرا بووە لەوانەیە بەخوای بڵێم 50 ساڵان شوان بووم لەوانەیە ئەوەنە تۆ ینی بە زۆری شوان و ئاژەڵدار بووی ئەرێ وڵا بە زۆری ینی زرعات و شت زۆر گەلەکەم گوێ نادایوانە منداڵم هەبوون بەیەکچکە بەڵات ئەو حیوانە بنم حیوانی ئێستا لێرە ئەم خانوێ هەتە بە دایمی لێرە مێنیتەوە زستانش لێرە قەناسم قەت چمەڕانی بە تایبەتی ئەی ئێستا چیت هەیە چمان بی وڵات چمان بی خان ئەی خۆ ئەزانین چۆنە خۆ با لە لادێژبی خۆ بێ شتێکت هەبێ وڵا جا ئەشتی پێی بژی بۆی پێی بژی بۆ پێوە ژیانی ماناتێ میۆزات نهەیە گوێز ناهەیە بڵێن ترێنە هەیە بڵێن هەنجیر ناهەیە ئەی ئاژەڵیش وڵا ماگانە هەنە مانگایە و بزنەوە بزیشم بخوای کەمەماینەوە دەنەخۆ ماگانە هەنە بەس مەم حەجی بەخی ئێستا ڕاگررتنیان زەحمەتە بڵێ تۆ خۆ زۆر چاکە لە لادێ مانگات هەبێ حیوانی ورد بزن بێ مەڕ بێ هەچێک بێ هەت بێ شتێکی چاکە بەس بەخێوکردنیان زەحمەتە وەڵی بە زەحمەتە بەڵات دەکاکە پیا مەجبورە باشە تۆ شوانت هەیە یا بخۆت شوانی نام وەڵا بەخۆگاتم بەخەندزاریم کوڕمەوەتانە ئەویشم گەل زار ئەویان هێرمێ بخۆ ناسم نەخۆ بخۆ بۆ هێنا ئەو کوڕماوانەکەم وایە یەکەم گەورە مەحفوظی کە یا ڕەبی سەلامەت دیکەمان بڵێن ژم ماڵ خۆیانە هەیە الحەمدولله ئەرێ وەڵا الحەمدولله خۆ حاجیشن شکر ماوە ئەرێ وەڵایە وەن بامایە الحەمدولله خی گەورە مەحفوظی کای ئامین یا ڕەبی تۆش سەلامەت بی ئەزمەعین یا ڕەبی خۆ ئێستا ئیتر چەپەران دروست ناکەی نانەڵعان ناوەڵا تازە چەپەر وردە وردە ئیتر مۆدێلی نەما بەداخەوە بەخوا چەپەر شتێکی جوان چەپەر مەگەل زاد دروستەکردن بەڵام دروست ناکەم وەڵا باشە لەگەڵ تۆمادام ئەزمون لەگەڵ چەپەر دروستکردن هەیە ئەوەی کە نانی لەسەر تەڕەکە نازانم لێرە چی پێڵێن ئەوەی نانەشانە و وانەکە تەیکە و چەپەرە ئەماڵی نەنا کوڕ ناویست دارینە بەخوا لە هەندێک شوێن پێڵێن نانەشانە هەندێک پێڵێن تەیکە هەندێک پێڵێن نازانم ناوی زۆر هەنە سەلەی پێڵێن هەندێک بڵێ ئیتر ئەوەڵحاصڵ ئەرێکی شتێکی پێڵێ بەڵام ئەوانەشن دروست نەکردوون ناوەڵایە من قەت دروست نەکردنە بەس بابی تاهینە ئەمە بەڵێ بەڵێ بابی دروستەکردن ئەی قەرتاڵە و سەوە و ئەوانە ئەوێ زانی بەڵام من قەت دوێنەی تۆ چەپەری بەڕوانە دروست کردووە کاک ئامینی بەڕوان و ئی بزنان ئی چەپەری باشە مەمتەها چەپەرێکی ئاوا بە چەند ڕۆژ دروست دەکرێت ئیوە وەڵا چەپەری وا بە ڕۆژ حەزەکەی بە ڕۆژ و دانێکی بدوان
دوستەکەی بەوەندەی وڵای با ڕاستی کەینەوەمان ئەگە خەریبی خەریکە ئەگە خەریبی داوانێ بە دوڕۆژان ئەگەر دارەکانی حاضر بن داری چەپەری ئەبێ پایزان بێ بڕیوانە تقریبا والله چونکە کاتی تر ڕەنگە نەنووشتێتەوە بشکێت دەبێت کاتێک بێت ئەمە دارانەی تۆزە جیڕ ببنەوە جر دەبی خوارد خوارد سەهند چۆنی لەگەڵ ئەم نێریە ڕەفیقی تۆ سێم نێریە سازانە کە تۆ ناوسەهەندە ناوە چی نێرە مەرەس ئەمە قۆچوشتیوان هین ناکە قۆچل لێ نایە تۆ ڕیشی بۆ لەیەکە یاخر پێی ناخۆشە سەهند ئەم نێریە لە کێوە تۆ ناسێ لە مێژە ئاوە سەهند ئێستا مناڵی وایە لە شار لێ ترسێ کەچی تۆ لی ناترسی وایە ئافرین بۆ تۆ زۆر عاقڵی ئەی نەچوویتە مەکتەبێ باش ئافرین بۆ تۆ سەهند ئەگەر ئێستا ئەم نێریە تۆ ئاوا بڕێت بۆ ئەولا یە بە دواتە باشە چیە تێ ئەم نێریە چیە تێ تۆ پەلکە چیەوە ئی تووش ئەوە تۆ ئەوەیە تێ ئافرین ئابێنە ئەو هینەش سێوەکەشی با بدەینێ ئافرین سێوان ناکە حەزی لە سێو نی زانی ئافرین بۆ ئافرین بۆ ئاوا هین نابێ ناکەوێ دەکەوێت دەکەوێت ئەوە دەکەوێت ئەرەوەڵا ئەرەوەڵا بێن دەستەمە ئای تۆ بە نێریەکەی تریان ئەبێریت لێ ترسیت هەرە سەناوە چی لە نێریەکەی پەلکی دەدەیە حەزی زۆر لە پەلکانەوەیە سەنا تۆش نێریەکەت خۆشە بێ ئەمە نێرە چییە نێرە مەریازە ئەمە تووکەکەشی پارەکە پارە وایە چونکە ئاماکەن بە بوزوو خەڵک وەکو شاڵ و ئەوانە لە بەریەکە زانی تووکی ئامانەیە وایە ئەمە کە تووکەکەی ماوەیەکی کە درێژ بوو اینجا تووکەکەی ئەبڕنەوە بە برنگ گوشتیوە اینجا ئەیکەن بە چی ئەیکەن بە بوزوو ئەیکەن بە شاڵ باشە تۆ خۆش دەوێت نێریەکە ئافرین تۆ بۆ تۆ ئافرین بۆ تۆ ئەمە یاریەکە بۆ جددیە جددی حەزی لە یاری نییە وایە ئافرین بۆ تۆ باشی خۆشەویستان ئێستا من لە لای پیاوێکی بەڕێز وەستاوم سێچوان ناوی لێن حمد رسول محمود هر حمد رسول محمود يخلده هەر حەمەد ڕەسوول محمود ئەی خارە حەمەد نابێ خالة حمد شبيت ئەی کاک حەمە شاوری حمد شاوري شبيت سيناوم لينا برسم ولا شوار حمد خنجريش مشهور جا تۆ خاڵ حەمەد شتێک لەگەڵ کوڕی خۆت بکە
تۆ خەنجەر برازای بەڕێز هینەکە ئەو بشێنمەوە نەهار پیشانمدا با منش سێرێکی بکەم زانم خەنجەرم لێ دێن ئەمە خەنجەرەکەش زۆر گەورە نییە بچووکەوە پساوە بەس وەڵاهینە تیژە ئەرێوە ئەوە بەچی سووتە واللهی پساجا وانەکەم کردەوە ئەمە بابەرت دابێ بەراوالا ئەوە شەڵا با ڕسمێکی پێوە بگرم دەدەمەوە باشە خاڵ محەممەد با بزانم تۆ لێرە بەوەلت بووی لێرە لەدایک بووی بەڵێ لەو گوندەی زۆر چاکە حتممەشتت بەبییر دێ بەڵێ باشە ئەوەی ببینی بێ جواب ژێ نافتە زۆر باشە زۆر باشە تۆ پێم بڵێ خەڵکی قەدیم جارە دەیەکارۆکو ئێستا ئاوە بەربڵاو ئەوانە بوویان لە پاڵ یەکا بوو والله هەری وا بوو هەری وا لەسا حەردی خۆی و لەسە ئارازی خۆی و خانی ئەکرد و خلاص براوە جێی وای نەبوو کە بیتە کۆمەڵ باش ئەی بابزانم خەڵکەکە بە چیەوە سەرقاڵ بوو ئەو کاتێک ئەو کاتی وەکو فەلاعەتی ئەوەی کە بڵێ دێمەکار بە ئەیر هەموو دێمەکار بوو بیدان بەراو بووە دەغلیان و تووتنیانە کرد و ماشیانە کرد و تەماتیانە کرد و دەناخۆ ئەو بەر و باخچەوە ئەو شتە نەبوو هەناری هەڵبژێەوە هەناری ئەوەیە و ئەوە ساڵەخانیە و ئەوە هەناری ئەمریکیە و ئەوە نەبوو ئەو هەنارە خۆماڵیانە زام ژەڵانی شمت ئەها ئەوانە هەون ئەوە خۆماڵیەکەی قەدیم دیارە مژغۆری ئەو شتە بوو کابرا ئەگەر تووتنی بای هزار نیارێ بە مامۆستای با هزار نیاری تووتنا بۆ تو ئەو پارێکی لێ ئەکا هزار نیاری ئەسلی پارەی عراقی باشە خاڵ محەممەد ئەی ئەزانی چی جاران لە لادیەکانە زۆر پێویستیان بەشتی شاری نەبوو هەموو شتێکی هاان هەبوو ڕۆیان ئەگەر شەکرێک شتێکیان ویستە مامۆستا ئەوەی کە مانگایە کێوا دەبێڕوونی وەختا وەخت بگری ئەمن وە بیرم دێڕوون نەبوو وەک ئەو ڕۆمە بیدێڕوون نەبوو جا گۆزە هەبوو سێ هەنگڵا ڕوونەکانە قرچاندەوە جا مانگا بە بزن بە ئەوەی دوو مانگای هەبانە دووەکەی خوارد خۆ ئەو نەزافەتە نەبوو سێ چاتە ئاما لەسەر سپرەیدانێک کەوڵینان هەبوو لە بۆ مەجلیسا کەوڵینان کەوری بزن و مەڕوشتی وایە خانان ژنان جاگە سوی تازیە کە بە بڵێن جەنابەت نان ئەمن کوڕک نان ژن نان خوشک نان باب ئەوە هەرکە لە ماڵی خۆ مەزحمەی دینا دوایە بۆ ئەو مەزحمانە مەزحمەی فافۆن مەزمەی ئەوەندە جاگە میوان هەبایە بام خبرێ جاگە کوڕم بەداکرد بڵێ با دوو مەزحما بێری لێەوە مزگەوتی ئەو دەمی مزگەوت لێرە بوو بە ناوی شێخ مەلا ئەحمەدی وەرتی مزگەوتەکە لەبێ کرابوو ئەوی کردبوو بە ناوی وی بوو بەڵا دوای هینانی ئێرانە ئەکاڵ حەمەد با پرسیاری ئەو کەم خەڵک لەگەڵ دینداریە چۆن بوو وەڵا دینداری هەنگینمانەکتر بوو بەقووەتر بوو ئەوەی نەسو با جمعی ماناوێ ڕەنگێشتیانە گۆ دەبینی دینا نیونیاش پیانەوە بەخوا من دوو بارەدارم لە ڕانیە لەکن منتیقەی دۆلاریە گۆڕنەوە وەڵای دوو باردارم بەڕۆک ئەچادان دوو باردا بەڕۆک ئەچی ئەوش دەفلوسوش دەبوو حرزانانی بێ محکومەتی ئیستیلاک ئەو ئیستیلاکە بوو دووبارم لێبانە دوو دەپلوسی لێ وەرەگرتم حانە هەبوو دەپلوسی هەبوو پەنجایی هەبوو سەد فلوسی هەبوو نیو دەرهەم هەبوو فلوس هەبوو فلوس ینی 50 فلوس ئەیکرد 51 پلیس بەدەستخەنجەران بۆ قەدیم ئەزەر و نەکو زێری بەڵا زێر نەبوو جا شتانە ڕوبع دینار هەبوو دینار هەبوو خاڵ حەمەد هەمیشە شتێک گەڵێن ئەڵێن دڵی ئەو ساڵی ئێستا خۆشتر بوو کەنجی ئەڵان ئەو قەدیم کاتێکی ئەو دەمی خۆشتر بوو ئەلان ساڵ بە ساڵ خۆشکەن بە پار ساڵ بە ساڵ خۆشکەن بە پار بڵێ لەبەرچێ داهاتەکە چاور لێ بۆ گەش و شوێنەوتەکرد لە ڕانیە کریبا تەنەکەی سەرمۆر هەبوو لەکە لەکێ کەرۆن لەکن قاڵکەکەی قەیمەکرد قەسبەکرد تێ ئەنا ئەو شوشێنەوتە بای ئەو تێکێ بوو ئەلا شوشە ڕاست باگی داکەن ڕاستەکە بۆ سۆپا داخستنێ بوو یا بۆ چرای تەنەکەی سەرمۆریان ناهینانەوت بابەوە دەوڵەمەندن ئەو جا بۆ بەرمیل ئەو جا زۆشتی ئەو شتانە کۆن باز ناکرێت باش خاڵ حەمەد حەزەکەم باسی هینیش بکەی خۆ ئەو کاتە وەڵی دنیا لە ئێستا تاریکتر بوو بەڵێ ئێستا وای لە هاتووە سوبحان الله شەوە کەشوەکو جاران تاریک نییە ئەرێ شتیان بە چی ماڵیان بە چی ڕۆژ ئەوەلی ئەمە گوتیان بام دەیگوە من بەبیرم نا بەڵا دەیگو ئیستان یە ئیسەی جووتی بامان دەدا چرخی نەوتی هەبووە چرخە بەڵێ بەڵەوە چرخی نەوتی هەبوو ڕاست لۆکەی تیا بوو ئەوانەکە لێنەدا بە ئیرتەکەی دەچوونە ناو وەڵاخان دوای لامپا پیا بوو لامپا قڕان لێ ئەدا دۆمان فتیلێکی خامیان تێدەکێشا لە ناو گەڵەکەی دانەبانەدا بەجەڕۆکە ئەسۆژی خۆ فتیلەکە ئەچۆ نانەوتی ناو لامپای لیانە داویست بنا کوێت پرتە ئەو جاگۆتیان شتەکە پیا بووە
وڵا ناوی فانۆسە فانوس فانۆسی گەورەکان گچکەکان نا هەشیان گەورە درێژە تۆزە هەیە ئێستا ئەو جایی گچکە پیا بوو ئاوەتە ئەو جاوتیان شتەکە پیا بووە پمپی دە و دنیا هەما کات شۆ گوتیان لۆکسە جاتا بە خۆجیە ها گڵۆپان وڵا ڕاستە بەخوای مانگانە کچم هەبوون پێشە جوتم لە عەلەکڕین ئەلعانەکە خانی من هەر چادەورە پێش شێریا تێدانە ئەوەتە ڕاستە خەڵ محەممەد بابزانین ئەو کاروان و شتەکە ئەکرا کوڕ وڵاخە بەرزەش کەم بوو ئەگەر ئەگەر کەسە دێ سلێبان و پراکە ئێسرایە ئاری وڵا بەکەرێ ئەی جوتان بەچی دەکەن وڵا جووت بەگای بەگای ئەوە هاوژارم مایە خوا وڵامایە بەڵا ئەی نیرو ئامورن نەماون هەمووشمان مایە وڵی هەمووشمان بەڵا بڵای داهی هەندەکەنا بنە بن هەناران دێشکی تۆ خۆت جوتت کردووە ئاری وەڵام نێرم هەموو بەگانە ئەرە هەندێک لە هەندێک شوێن بە ئێسترانیش دایان کرد بە ئێسترانیش سمانی جەباری هەبوو لەو دیوی ئۆفاتی کرد هەزار ڕەحمەت لە گۆڕی جەنازە شۆر بوو بیرازی قەبری بوو کپنی بە 5 دقان کپنی دروست دەکرد شتێکی جەباری جووتی ئێستران و بارگین دەکەن خواب زانی کو بوو خاڵ محەممەد شتێکت بەبییر هێنامەوە جاران کارێزیان نەکرد کارێز بەڵێ کارێزی شەبوو تۆ کارێز سەر و چاوە ئاوەتە ئاوێن لیانەدا ئێرە و بێراهێ ڕۆشتنجا دانە پۆش ئاوەکەی زیادە کرد لە پێش بیرەکان داوانیان ماسی دوانە برد سار دەبوو ئەمەدەنەوەی نەکرد ناکارێز دەکرد تاوێلی نادا ئەی محەممەد شتێکی تر ئەڵێن منش بۆ خۆشم قەنەعەتم پێێتی ئەڵێن تەمەنی جاران درێژتر بوو بەڵێ تەمەنی جاران لە خۆشی ئەوەندە نەبوو نەخۆن ئەو نەخۆش ئەمە کەسە گەوامت بالێکەوە خەڵکی شارەزا بوو مامۆستا ئەوانە بوو حیلم پێشکەوی ئاگو ئامان و سندانی بوو ئاوەتە یان لێ تاعونی بوو یا لێ هاتووە نان لێ هاتووە نان وڵات بە تاعونێش نان بە ئامان و سندانێش چوو ئەرێ وەڵە جا یعنی ئەگەر یەکێک بمردا ینی ئەو ناویان ماوەیەکی زۆر لە ناودەیە تەعزیە خەڵک جلی ناشۆر ڕادوێی ناکردەوە ئەوەنە تا حوتێش و ماکە سەگرادوێ کرد باوە ساعت تازێک وڵی لە بیرم ناسی ئێمە مۆستا بەرامبەری منی تەنجیل هەڵکردان ڕادوێن هەبوو ڕادوێن بە چنگال بووها هەندی خۆی بوو گەورەکەی تاتریەکە دەبووە لە تاقیدا وەڵا لە تاقییاندا یغبار شتیوە گەوریان خۆ تەلەڤیزیۆن پێشکەوتن نەبوو کورە مامۆستاوەڕۆکان کابرستانیە لە کوردستان بە موبایلەوە بە ئەتەرنێتەوە بە شتان ئەوە نەبوو ماژنەک تەلاق درابە یاگوە تاخوا ئاسمان نەڕوو ڕاستە تاخواز ڕۆ ناچیت ژنێکی وەڵا ژن لەوە تێبوو لێرە گۆ من برای خوا بەش نەچم وەڵا برای من خوشی برایم کامیشە یەکەم کورێ نێشەدی تا ڕۆژێ مارەکردنێ ئاچوو لەوێ دەرەشی دەستیوە دەستی ناکەوتە تا بە شەوێر بۆیدا لە وەڵیت ئەگەر باسی تەلاقانیان کردبایە تەلاق نەبوو هەر نەبوو نا هەر نەبوو نا ئەو لەسەر ئەو هەموو هەبوونەی وەرەک نەمن وەرەک نەمن تۆش وەرە وەرە زۆرەک نەمن ئەوە برادەریشمە وەرە ئەرێ وەڵا ئەو دوانم لە بۆ بگرە بەسەر چاو ئەلبەرزەم تۆ ناو چییە؟ باهۆز وەڵای ناوێکی بەقووەتە باهۆز چۆنەوە سرت تراشیوە؟ وڵالیان کە تەکردمە منش تراشیم بەس تراشینەکەش جوانە لە جوانە لە جوانە چێ ئاوا لۆی سفر کردی؟ ئەڵە حەلاق ئاوە حەلاقی لێ لێرە؟ دوو حەلاقی لێنە ئافرین ئەی تو بابزانم لە مەکتەبی؟ ئەڵێ لە چەندی؟ ئەو ساڵ دەچمە 6 ئافرین بۆ تۆ پێ بڵێ بابزانم تۆ گاوانیەکەی شوانیەکەی؟ نا بەس دەچمە دوو مانگەیان بەیانیان ئەگەر بتێ مانگاکان دەرکەی و لیان خوڕی تا کوێیان دەبێ؟ تا من شاخی تا بن شاخی بەس دەیان بن بخۆیان دێنەوە؟ بەڵێ ینی ئازێتی هاتنەوەکان ئێوە نایبینن وایە؟ باشە دەست خۆش تۆ ماشەڵڵە کوڕێکی وریا دیاری تۆ پێم بڵێ نازانی بانجی بدەی؟ بەڵێ دەزانی لە مزگەوتێ بانجێ دەی؟ باشە دەتوانی چوارە ئەڵڵاوەکبەرەکەم بۆ سەرەتان بۆ بکەی؟ بەڵێ الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر دەست خۆش ئادێ با ئەومان پیاوەش بێ بۆ ئێرە تۆ ئاوەتە ئەوە برادەری مامحەمەدی؟ بەڵێ باشە برادەری چی گیانبەرجانی؟ گیانبەرجانی ئافرین ئەی تۆ پێم بڵێ خۆشت دەوێ؟
بەڵێ باش ینی بە قسەی دەکەی بەڵێ لە قسانی دەرناچی نا باشە ئافرین بۆ تۆ ئافرین بازام تۆ چوویتە مەکتەبە بەڵێ لە پۆلی چەندی پۆلی 4 ساڵ تۆ بابزانم تۆژە چیتە ماگان لێ خوڕی بەڵێ لەگەڵ براکەت یاخۆت بە تەنیا لەگەڵ براکەم باشە تۆ مانگە تا کوێ بردووە تا کوێ لیانە خوڕی تابن ماکۆکێرە هەی ماکۆ کانی لێیە کانی بەڵێ ئەتوانی ناوی کانیەکانم پێ بڵێ كان يجوزوا کان ژێژێ و ئاشنێ و کانی کانی کۆرافان و دەچی لەوێ چای لێ دێنێن ناڵە تا ئێستا نەچووین ئافرین بۆ تۆ ئافرین مادام بە قسەی گەورەکانەکەی تۆ پیاوی چاچی ئافرین دەست خۆش چۆنی قوربان دڵباسە شکر باشی سپاس دەکەم خوا لە ڕازی بێ مەمنونی سپاس دەکەم سەلامەت بێ با قوربان سەلامەت بنێ خخوای گەورەی وەژ مەفەقای بابزانین چی مەشغوڵت دەکات لێرە بە چۆ مەشغوڵی والله كافي من طبعا بشويش قشتي طبعا ام بيشي هنواني وخريكم هەنگ يبرد ايشي كشمان هيا بس زياتر بيشي هنواني وخريكم زستانا هنگ كان يعني ليره دادني عند بين منطقه جرميا هاوينانيش استحاليا لمنطقه هالجوردن شو صار سخت كان سري يعني لاي هالجورد يعني لاي ويزي يعني لاي باشە ئەمە بۆ ئێوە قورس ناکە ئەم هەموو گواستنەوەیە هەنگ ینی گەر ئێستا لێرە بێت چ مشکلێکی هەیە والله ئێرە یەکەم لەو مەوسمەیدا مەوسمی هەنگویندا گوڵی کەمە ئەوجە جەوکەشی گەرمە ئەوێ کۆمەڵە گژوجیا هەیە لەوێ هەندێک بڵین بۆن منی گوێنی سوێ هەندێک گوڵ و گژوجیا هەیە لە شوێستان هەیە لێرە نییە کە بۆ هەنگی جا دەڕکاویەکان باڵە ئەوەی کە دڕکاوین بە زۆری ئەوانە شیلیان هەیە شیلە طبیعی زیاتر لەو دڕکاویانە پەیدا دەبێت ئەوانە لە کوێستان هەیە ئەمجام جەوکەشی فێنکە لە گەرمیان و لێرەش تقریبان بە سێ مەرحەلە منطقەی گەرمیان مانگی 5 شیلە هەیە ئەو منطقانە تقریبان مانگی 6 هەیەی کوێستانە سەختەکانی وەکو منطقەی هەڵگۆرد و قەندیل و وێزێ و ئەوانە ئەکەوێتە مانگی حەوت باشە ئێوە گەر هەنگەکان بەرن بۆ گەرمیانەی بە ئان بێ موچێ کەلات وڵی لێرە و بیبێ بۆ کەلاوە چەند ساڵێک دەبن وازمان هێناوە ڕێگاکە زۆر دوور بەس 6 ساڵ بوو لەسەر یەک من بۆ خۆم هەنگام دەبێت ئەوێندە ئەی هاتوو چۆکردن خۆ هەر نابێت لەوێ فڕیان بێت خێر ناوەڵا پێویستی بە خزمەتکردن ناخۆی هەنگ وەکو منداڵی ساوا وایە بە تایبەتی لە بەهاران هەتا پاییزان دەبێت دەستە تێدا بێت و ئەگەر دەیبێت باشە دووسێ مانگی زستان دەتوانێت کە دادپۆشی ئیشی نییە باشە هەنگ خۆ ینی بە بەردەوامی خەریکی هەنجون دروستکردن نییە ئێوە ئەو مەوسیمانێک هەنگەکانە بەنە کوێستانێک کە کاتی هەنجون هەنجوینە بەڵێ لە مەوسمی پورەدا لە مەوسمی گەرا و کرمدا ئێرە و گەرمیان و کوێستان لەوانەیە ئێرە باشتر بێت لە کوێستان جەوکەی مساعدترە بۆ پەروەردەکردنی گەرا و ئەوانە بەڵام بۆ شیرێ طبیعی طبعا شیرێ کوێستان هەم بەتامترە هەم خۆشترە هەم زیاترە باش گوڵ و گژوجاشی هەیە بۆ گەرادانان تا ئەندازەیەک ئەمە زیاتر لە مەوسمی هەنجویندا هەنگکان دەبێنە کوێستان باش کاک حاجی ئەلحەمدوللا من جنابت دەمێکانەسم پیاوێکی ئەلحەمدوللا دیندار ئەهلی ئیمان ڕەنگە ئێستا بینەرێک بێ پرسیارکە بڵێ باشە من ئەگەر هەنجوین لەو بازاڕەیە بکڕم چۆن بیناسمەوە کە ئەسڵە ئەمە بە زەحمەتە زۆر بە زەحمەتە ئەوە ئێستا من بۆ خۆم حدودە نزیکی بە 30 ساڵە لە ناو ئیشی هەنگ و هەنجویندام باش هەم کڕین و فرۆشتن و هەم ئیش تێداکردنی بەس هەتا ئێستا بە علمی خۆم بتوانم بۆ معاملە و کڕن و فرۆشتن هەنجوینێک بکڕم ناتوانم چونکە لەوانەیە لە سەدا هەفتای بتوانم دەرکی پێ بکەم بەڵام ئەگەر لە سەدا سیەکەی دیکەیان لە سەدا 20 بێ لە سەدا 10 بێ کە لە سەدا 100 نەبێ کەواتە ئەو کاتە دەبێت ئیلا لەسەر سیقە بێت بەس لەسەر سیقە کەسێک زانیت یعنی زۆر کەسەیە خۆی وەکو پسپۆر نیشانەدا بیبینم ئەزانم یان بلێ بخۆم ئەزانم ئەوانە هیچی لە سەدا 100 نییە یان بەعزێک شت هەیە خەڵک بۆ نمونە کلێنسا قەڵەم قۆپیە کردنی ناو ئاوە یان هەندێک شتی دیکە بەڵە جارێ ئەوە هەر 100 لە 100 غەڵەتە لە ڕووی علمیەوە هەنجوین نابێت لە 6 پلەی سەدی
سارت لە شوێنێک بێت 6 پلەی سەدی کەمتر بێ ساردەکەی ناشبێت لە 6 پلەی سەدی گەرمتر بێ دەبێت لەو مەسافە خەڵک دەستێت بە فرێزەری سەلازە هەنجوین تاقی دەکاتەوە ئەگەر بەستای یان ئەگەر ڕسکە تووشی ڕسکان و توندبوونەوە بوو خەسبوونەوە بوو وا دەزانن عادیەکەەوە ئەسڵم پەیوەندی بۆ مۆزوعی وە نیە کەسێک بتوانێت شەکراو بداتە مێشەکانی ئەشتوانێت لەگەڵ شەکراوە کە موادێک تێکەڵکە و کولی مۆندۆزیان موادێککە کە هەنجوونەکەی هەر نایبەستێ خەڵک لی تێکچووە ئەگەر نا ئەوە بەستن و نەبەستنیان ئەو شتانە بەس تەنها سیقە و متمانە ئەوەی کە سیقەت پێێتی ئەتوانی هەنجوون لێ وەرگری ئەوەی کە سیقەت پێی نەبوو بەڕێی من هەنجوونی لێ نەکڕی چونکە ئەگەر کابرا بتوانێت دوور لە ڕووی جەنابتان درۆ بکە دەشتوانێت سوێندێکیشی لەسەر بخوات و بتخەڵەتێنە کاک حاجی پرسیارێکی تری مهم ئەویش ئەوەیە ئەڵێن هەندێک کەس دەڵێ ڕاستە من شەکرە دەم بە هەنگەکانم بەڵام ئەو مەوسیمە ناکە هەنجوون دروستەکە شقت زۆر جوانە لە مەوسمی گەرادا لە 15 تا سەرەتای مانگی 3 بە دواوە هەتا لێرە هەتا مانگی 5 ئەتوانی بۆ بەهێزکردنی هەنگەکەت شەکراوی بدەیت لەبەرەوەی تەسیر دەکاتە سەر گەرا ئەو کاتە مەوسمی هەنجوین نەبێت شێوەیە بەس ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کە تو هەنگەکانت گواستەوە بۆ شوێنی هەنجوینەکە بە بەتاڵی بیبی یعنی هەنجوینی تێدا نەما بێت باش ئەوەی کە تۆ داوت تێ خەزنی نەکرد بێت خەزنی نەبێ بە بەتاڵی بیبی بۆ کوێستان ئیشکال هیچ ینی ئەوەیکی لەسەر هەنجوین نیە تەسیرێکی لەسەر هەنجوین نییە چکە تۆ کە پێشتر داوت تێ ئەو شیلەی کردو بەگەرا تەسیری هیچیان نیە ینی تەسیری لە هەنجوینەکەی نەکردووە لەوێ کە شیلەیەکی تازە دێنە شیلەکەی تەبیعیە بە مەرجێک لێ شکراوی نەدەیە زۆر باشە کاک حاجی بە ئەمە بکەم بە کۆتا پرسیار ڕاستە ئێستا جەنابتان هەنگەکان نەگوازنەوە و هەنگەکانە بن بۆ شوێنێک کە هەنجوینێکی خاڵە دروستکە هەنجوینێکی لە سەد سوشتی بەڵام خۆ بە خۆت دەزانی ئێستا هیچ شوێنە نەماوە سەیرانکەری پێ نەگات خەڵگەچێ بۆ سەیران و قوربان قوتوبی پسی فڕێدا مەسەرم بۆن منە هەندێک موادی تر فڕێدا لەوانێ پاقلاوە بێ شیرینی بێ نازان فڵان ویزان جاری وایە ئەمە کاریگەری لەسەر مصداقیەت و لەسەر ڕازگۆیی مەسەرم بۆن منە کەسەکانش دروستەکە بەو ئەندازەیە نییە کاکەوەن چونکە ئەو واقعان ئێستا ئەو شوێنێکی ئێمە مێشی دەبێنێت سەیرانکە ڕشتی وای ناچێت شوێنێکی زۆر دوورە دەست ئەو جا ئەگەر واش بێ یعنی دوت کابرا تۆزی بپسێکی دەخوات تۆزێکی تێدا ماوە فڕی دەدا کەم وێ ئەو دنکە مێشەی کە دەچێتە ناوخت بپسەکەی بتوانانی بە سەلامەتی بێتەوە دەرێ نایەتەوە دەرێ زۆر زەحمەتە زۆر زەحمەتە ئەوەیشی کە جەناب دەگەرە پرسیارە بکەی بڵێ لە شوێنی وا هەیە کەسێک شەکر ئەداتە مێشەکانی و تۆ نایدەی یعنی ئەوەیان کە خەڵک لە دەرێ نایداتێ گرانە لە ناو سندوقەکە دایدێنێ کە ناو سندوق داینا ئەگەر مێشێک ئەلێرە بێ هەنگێک ئەلێرە بێش ئەلێرە بێ ئەویان بدەیە ئەویان نەیدەیە ئیسفادە لێک ناکەن ئەویان ناتوانێت بچێتە ناو ئەویان ئەگەر توانیشی بڕاتە ژوورە بە سەلامەتی نایەتەوە دەرێ بە هیچ شێوەیەک استفادە لە یەکتری ناکەن و خەڵکیش لە دەرێ هەنجوین شکراو دانانێت چونکە شەکرێک گرانە ئێستا ئەلێرە داینەی مێشی من و جەنابتوی خەڵکی دیکەش بەیەکەوە دەیخوا کابرا شتیوان ناکە ئێستا ئێمە باشترین وەرز وتمەوە کۆتا پرسیارە بەس بە ئەمەشی لەگەڵا بەخەینەکە وتم ینی باشترین مەوسم کە ئێمە بمانێ هەنجوینێکی باش بکڕین بەوەی کە هەنجوینێکی ینی وەلحاصڵ سروشتی و چاکمان دەستکەوێت چ وەرزێک بیکڕین باشە خۆی شیلەی کوێستانەکان لە دوای 15 دەردەچێت یعنی سەرەتای کۆتایی مانگی هەشت و سەرەتای مانگینۆ دەردەچێت ئەوش کوێستانە سەختەکانی سەری ئەگەرنا لە خوارێ ئێستا دەرچووە باشترین مەوسم ئەو کاتەیە بەڵام لەبەرەوەی کە جەو گەرمە تۆزێت ئەخیرتر بێ باشترە مەیل و پاییز بەرەو تۆزە جەوەکەی فێنکتر بێت بەرەو فێنچی بڕوە باشترە بۆ کرینی هەنجوین سپاس دەکەین کاک حاجی وەڵامی پرسیارەکانم داینەوە وەشتی باشی شت باس کرد خۆشحاڵ بن قوربان خی گەورە مەوفەق گەلە خۆشحاڵتان خۆشحاڵ بن بەخێر الله أكبر سمع الله لمن حمده الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر
السلام عليكم. السلام عليكم ورحمة الله. بەڵێ خۆشەویستان و عەزیزانی من لێرەوە لەم منبەری پێغەمبەرەوە درودی خوای لەسەر بێ کە جێگرەوانی پێغەمبەری خوا مۆعیزەی تیاکەن و هەروەها ئامۆژگاری موسڵمانانەکەن لەگەڵیشیا حەق و حەقبێژی دووپات دەکەنەوە. ماڵاوایتان لێ یەکەم تاکو بێ گەشتنەوەیەکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئەسپێرم خوای پەروەردگار وڵاتمان بە ئاوادانی بهێڵێتەوە و هەموو لایەک دوور بن لە دەرد و بەڵا. خواتان لەگەڵ.